ژمارەیەک خوێندکاری عەرەب کە لە کولیەی عەسکەری بوون تاقیکردنەوەی چەک و تەقەمەنییان هەبووە دیارە لە کاتی مەشقدا بوونە گول لە هاوەنێک بەدەستیانەوە دەتەقێتەوە بەم هۆیەوە چوار کەس لەو خوێندکارانە کە لە کولیەی عەسکەرین بریندار دەبن و هەروەها یەکێکیشیان بەهۆی سەختی برینەکەیەوە گیان لەدەست دەدا. دیارە ئەم ڕووداوە بە دیاریکراوی لە دوای کاتژمێر 12دا ڕوویداوە وەکو پێشتریش ئاماژەم پێدا دیارە ئەمانە خوێندکاری کولیەی عەسکەری بوون بە وتەی لیوە ئەحمەد لەتیف کە بە کۆباسی ڕاگەیان کە وتەبێژی هێزەکانی هەفتایە ئەمانە کۆمەڵێ خوێندکار بوون لە کولیەی عەسکەری کە بەڕێگەز عەرەبن دیارە ئەمڕۆ تاقیکردنەوەی چەک و تەقەمەنییان هەبووە و لە کاتی تاقیکردنەوە و ڕاهێنانەکانی خۆیاندا دیارە یەکێک لا گول لە هاوەنەکان بەدەستیانەوە دەتەقێتەوە دەبێتە هۆی ئەوەی کە 5 قوربانی لێ بکەوێتەوە 4 کەس بریندارەوە هەروەها کەسێکیشیان گیانی لەدەستاوە دیارە لە ئێستادا بریندارەکان هێنراون بۆ نەخۆشخانەی شار لە شاری سلێمانی و لێرەدا چارەسەری پێویستیان بۆ ئەنجام بدرێ وەکو ئاماژەم پێدا یەکێک لەو خوێندکارانە لەبەر سەختی برینەکەی دەست بەجێ گیان لەدەست دەدا لە شوێنی ڕووداوەکە و وەکو ئاماژەشم پێدا لیوە ئەحمەد لەتیف تایبەت با کۆباسی ڕاگەیان ژمارەیە خوێندکاری عەرەب کە لە کولیەی عەسکەری بوون تاقیکردنەوەی چەکیان هەبووە گول لە ئاربیجیەک بەدەستیانەوە دەتەقێتەوە بەو هۆیەوە 4 بریندار دەبێ و کەسێکیش گیان لەدەست دەدا.